بەڵێ ئاکام بەرداوامین چینە تەوەری دووەمی پرۆگرامەکە وەک دەزانین کە کوردستان بە چەندین جەنگ و ناڕەحەتیات تێپەڕیوە لە پێشوە و پاشماوەی جەنگیش هەتاکو ئێستا ماوەتەوە و هەتاکو ئێستاش دەبێت بۆ زەرەر و زیان و زیان لێکەوتو بۆ گیان و جەستەی هاوڵاتیان بە تایبەتی ئەو کەسانی کە مین هەڵدەگرنەوە و بەشێک لە هاوڵاتیانیش کە نزیکن لەو شوێنانەوە ڕەنگە ڕێیان بکەوێتە ئەو شوێنانە و تووشی یەکێک لەوانە بن و مینەکانیان پێ بتەقێتەوە و تووشی زەرەر و زیان و لە دەستدانی بەشێکی جەستەشیان بن. بەڵێ ساراوە گاشکرا جەنگ بەردەوام کارەساتی مرۆیی گەورەی لێکەوتەوە دوای بەرپابوونی جەنگی نێوان عێراق و ئێران لە ساڵی 1970 بۆ 1970 مینێکی زۆر لە ناوچە جیاوازیەکان بە تایبەت لە ناوچە سنووریەکان چێنرا بوو کە ئەمەش بەهۆیەوە چەندین کارەساتی گەورەی مرۆیی لێکەوتوتەوە. ئەمە بەهۆی کە بە هەزاران یاخود بڵین بە سەدان هەزار مین چێنراوە چ لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە بێت یاخود لەلایەن سوپای ئەو کاتی ئێران. ئەمە دوای ئەوە بەردەوام حکوومەتی لە ناوچووی عێراق ڕژێمی پێشووی بەعەس بەردەوام مینی لە ناوچەکانی لە ناوچە سنووریەکان بە تایبەتی لە ناوچەکانی هەرێمی کوردستان چاندووە کە بەهۆیەوە ساڵانە بە سەدان کەس بوونەتە قوربانی ئەو مینانە. بەڵەوە ئێستاش چەندین جار گوێمان لێبێ کە مین دەتەقێتەوە دەبێتە زەرەر و زیان بۆ هاوڵاتیانی کوردستان. جا تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان تایبەتەکەین بە ئامار و کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتی گشتی مین لە سلێمانی لە ساڵی 2025 بۆی کە بەراوردیان کێمە ساڵی 2024 ئەو کار و چالاکیانێک کە هەیەیان چییە ئەو کەسانی کە ئەم کارە دەکەن تا چەندێک سەختیان بۆ دروست دەبێت و پرسیار و بابەتی زیاتر. جا میوانەکەمان محسین شێخ عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی مینە لە سلێمانی. کاک محسین بەخێر بێی زۆر سپاس کە ئەمڕۆ لێرەی. کاک محسین بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. بەیانیتن باش، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات کە هەمیشە هاوکارمان بۆ لە گەیاندنی پەیامەکانمان و هەمیشە داتا و زانیاریەکانی ڕۆماڵ کردوین هەم چالاکیەکانی ڕۆماڵ کردو هەم لە کاتی پرێس کۆنفرانسەکانیشە کار و چالاکیەکانی کۆتایی ساڵی ڕۆماڵ کردو. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. کاک محسین با سەرەتالەوە دەست پێ بکەین کار و چالاکیەکانی ساڵی 2025 بەراورد بە ساڵی 2024 چ گۆڕانکارێکی بەخۆ بینیوە باشتر بوو یاخود کەمتر بوو لە ساڵی 2024؟ دەستان خۆش، سپاس بۆم دەرفەتە، سپاستانەکەین. دیارە گرفتی سەرەکی ئێمە وەک معلومی جەنابتانەوە کە گرفتی هەموو حکوومەتی هەرێمە گرفتی نەبوونی بودجە و موچەی فەرمانبەرانە کە بەداخەوە تەسیرێکی زۆری کردوتە سەر ڕەوتی کارەکانی هەموو دام و دەستگاکانی حکوومەت و زۆربەی زۆری تووشی شەلەل کردووە گەر شکستی تەواوەتیشی پێنەهێنابێ. بەڵام خۆشبەختانە ئێمە وەک بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی وەک دەستگای گشتی کاروباری مین لەبەر ئەوەی تیمەکانمان ماندوونە ناسانە، گیان فیدایانە، دڵ سۆزانە بۆ خاک و نیشتیمان و کارەکەمان سرف کارێکی مرۆییە. هەوڵمان ناوە هەر چۆنێک بێ کارەکانمان ڕاپەڕێنین هەرچەندە لە ڕووی کوالیتیەوە لە 100% بە کوالیتێکی باش ڕایپەڕێنین چکەمە عیلاقی بە ڕۆحی مرۆڤەوە هەیە. بەڵام لە ڕووی کوێنتیتیەوە با بڵێن لە ڕووی ژمارەوە لە ڕووی ڕوبەرەوە ساڵ بە ساڵ یعنی هەستەکەی لە چاو ساڵەکانی پێشووترە توانەکان کەم بوونەتەوە. بەڵام ئێمە ئەمساڵ خۆشبەختانە بە هەوڵ و هۆش کۆششی تیمەکانمان و ڕێکخراوی MAG کە لەم سنوورە کارەکە هەوڵمان ناوە لە نەفسی ڕادەیە ڕای وەستێنین کە پار نزیکەی ملیۆنی مەترمان پاکردێتەوە. ئەم ساڵیش نزیکەی بە هەمان ڕوبەرمان پاکردێتەوە نزیکەی 993 مەتر مربعمان پاکردێتەوە لەگەڵ ئەوەی کە گرفتی ئۆتۆمبیلمان هەبووە بۆ گەیاندنی تیمەکانمان بۆ سەرحەقل لەگەڵ ئەوەی کێشەی نەبوونی موچە هەبووە، قەیرانی دارایی هەبووە، دوو موچەی فەرمانبەران بە عام وەستاوە، موچەی هەموو مانگێک لە 2 مانگ دوای ئەوە وەرگیراوە. بەڵام سوپاسی ئەمێ لە لای کەناڵە بەڕێزەکەتانەوە سوپاسێکی بێپایانم ئاراستەی تیمەکان سەرجەم فەرمانبەرانی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی و سەرجەم تیمەکانمان بکەم کە سەر ڕای ئەو هەموو تەحەدایانە توانیوانە ڕۆڵی خوان ببین و دڵسۆزانەکان. باشە. کاک محسین ساڵی پار چ ناوچێک بە دیاریکراوی زۆرترین مینیتی هەڵگیراوەتەوە لە هەرێمی کوردستان یاخود بڵێن چ ناوچێک زۆر مەترسیدارە تا ئێستاش؟ بەڵێ زۆر تەبعەن حەزم کرد ئەوە ئاماژە پێ بم کە مێژووی مین مەسەلەن هەر کاتێک هەر شۆڕشێک هەڵگیرسا بێ لایەن میلەتی کوردەوە ڕژێمێک لە دوایەکانی عێراق یاخود عەرەب یاخود بەغدا هەڵساون بە سەرکوتکردن و لە ناوبردن و قەتڵ و عامکردنی و هەموو جۆرە چەکێکیشیان بەکارهێناوە. هیچێک لەو چەکانی کە بەکارهێناوە بۆ لە ناوبردن و قەتڵ و عامکردنی کورد
مین و تەقەمەنی مەترسیدارترین چەکە و مین و تەقەمەنی لە 60ەکانەوە لەم سنوورە چێنراوە لە شۆڕشی نوێی گەلەکەمانە دوای ئەوەی کە پرۆسەی ئەنفالی بەناو ئەنفالی بەدناو کرا لە هەرێمی کوردستانە حکوومەتی عێراقی هەستا بە دێکانی ڕاگووە 182 هاوڵاتی کوردی بە ژمێنەتی ئەنفال کرد بە پیر و گەنج و مناڵ و هەمووی سەر بێسەر و شوێن کرد کۆمەڵی ڕەبایی دروست کرد شوێنی سەرچاوی کانی و ئاوەکانی هەرێمی کوردستانی مین ڕێژ کرد کۆمەڵی ڕەبایی دروست کرد بۆ پاراستنی ئەو ناوچانە بە حسابی خۆی ناوی نامەنتیقەی محەڕەمە بۆی هێزی پێشمەرگە جم و جوڵی تیانەکە ئەمە بەشێکی چاندنی مین لە 60ەکان بەشێکی لە شۆڕشی نوێی گەلەکەمان بەشێکی لە شەڕی ئێران عێراق وەک جنابت ئاماژت پێیا کە زۆرترین بەشێتی هەم ئێران کاتێ هجوومێ کرد کۆمەڵی شوێنەگر مینێچان هەم عێراقی گرتەوە کۆمەڵی مینێچان لەبەرەوە مەزەنە ئەکرێت بە 7 ملیۆن مین چێنراوە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو داتانەی کە لەلای ئێمەیە و بەداخەوە پشتی شێر لەم 7 ملیۆن مینە بەر سنووری پارێزگای سلێمانی کەوتووە کە زۆرترین مین و تەقەمەنی لێ چێنراوە لەبەرەوەی ناوچەکان محسین بە دیاریکراوی بە دیاریکراوی ناوچەی پێنجێنمان هەیە بە دەرەجەی یەک دوای ئەوە شار باژەرمان هەیە دوای ئەوە ڕوین بۆ منتیقەکانی تری هەرمی ئەو 7 ملیۆن مینەی کە چێنراوە تاکو ئێستا توانراو چەندێکی لابن بەوەی کە بەڵێ دیاری ئێمە بەڕووبەر مەسەرەن بەڕووبەر ناوچەی پیسبوو لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 234 ملیۆن مەتر مربعە لەم 234 ملیۆن مەتر مربع بە هەموو ئەو تەحەدایانەی کە باسم کرد و بیدایەتیش خۆتان نەزانن ئاشنایەتی نەبووە بە مین و تەقەمەنی بەس منەظەماتی خێرخوا هاتون و کۆمەڵی کادری خۆماڵیان بۆ دروستکردوین کە ئەو کادرانەی ئێستا لەلای ئێمە پەروەردەی دەستی ئەو ڕێکخراوەی و دەوڵەتیانن چکەمە و ئەزمونەمان نەبووە کە هەرمین خەڵک نەیە زانی چی ئەسڵەن بۆیە زۆرترین قوربانیمان لە سەرەتای ساڵی 90ەکانە دوای ئینتیفازە لەو 234 ملیۆنە بەهێزی ڕێکخراوەی و دەوڵەتیەکان کە چەندین ڕێکخراو بوون و قووەتی خۆمان و لە کاتێکا کە بودجێ و بەرهێنان تەخسیسمان هەبووە لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی کۆمەڵی کۆمپانیاش دروست بوون هەم ناوەکی و هەم دەرەکیش چەند کۆمپانیای هاتبوون کاریان نەکرد لە ناو هەرێمی کوردستانە بە هەر هەموو ئەم قووەتانەوە توانیمانە 170 ملیۆن و 309 هزار مەتر مربع پاپ بکەینەوە واتە لەو 234 ملیۆن مەترە تقریبا نیواونی بووە یعنی تۆزێک لە نیوە زیاترە لە ماوەی ساڵی 92 هەتاکوی ئێستا بەڵێ ئەی کاک محسین ئاماری قوربانیەکان لە ساڵی 2025 بەراورد بە ساڵی 2024 چۆنە کەمی کردووە یاخود بەداخەوە زیایی کردووە لە ساڵی 2024 سێ شەهیدمان هەبوو هاوڵاتی کە بەرکەوت بوون و 2 بریندار بەڵام لەم ساڵە بەداخەوە 4 شەهیدمان هەیە و 13 بریندارمان هەیە کە بەرمین و تەقەمەنی کەوت ئەمانە دەکەونە چ ناوچەیەکەوە ئەم کەسانی کە شەهید بوون یاخودەوانی کە بریندار ناوچەی پێنجێرمان هەیە وەک پێم وتی چکە زۆرترین مین و تەقەمەنیە ناحەی زەلانمان هەیە بەداخەوە شوانێکیش لە ماوەی پێشوە لە منتیقەی مێرگەپان کە سەر بە ناحەی بەکرەجۆیە ئەوەش پێوە بوو و بریندارەکان 2 هاوڵاتی تر لە سنووری بنگرت سەر بە قایمقامەتی قەزای دووکان ئەمە بریندارەکانی ئەم ساڵ ڕاستەکە کە محسین بابەتێک هەبوو واتە یەکێک لە ڕووداوەکانەوەی کە زۆر جێگی سەرنج بوو بۆ من دوای چەندین ساڵ یەکێک لە زەویە کشت و کاڵەکانە کە ئەو جوتیارە چەندین ساڵ ئەو زەویەی چاندووە و کێڵاوێتی لە ناوچەی پێنجوێن یەکێک لە مینەکان دوای چەندین ساڵ دەرکەوت و ئەمە تا چەند ڕۆئەیە ئەم حاڵەتانە بەڵێ ئەو حاڵەتە زۆر واردە لەبەر کۆمەڵی هۆکار یەکەم طبعا ئەو حادیسەی جەنابەت باسەکەی 2 حادیسە بوو یەکیان بوو یەکێکیان ئەم ساڵی 2025 بوو یەکێکیان ساڵی 2023 بوو لە 2023 هاوڵاتێک زەویەکەی نزیکەی 25 ساڵ بوو ئەکێڵا و هیچ گرفتێکی نەبوو هیچ کێشەیەکی نەبوو بڵێن بە پەتاتە و بە بیبەرەوە بۆ بە پێی مەوسمەکان زەراعەتی تیا کردووە بەس بەداخەوە لە 23 کاتێک کە با بڵێن ئەو جوتیارەی زەویەکەی ئەکێڵا جسمێکی غەریب دەرکەوت بوو ئەمی ژوای زانی بوو ئاخۆشتێکی ئاساری یا کۆپەڵا ئەوەیەکە دەستکاری کرد بوو بە کورتێکە یا بووی بە ویلی با بڵێن تەرەکتۆرەکە تەقیەوە پیاوی جانی لەدەستدا بەداخەوە ئەمە بۆمبی هێشویی بوو ئەمان مین نەبوو بۆمبی هێشویی چیە طبعا ئێمە هەر مینمان نییە مین و تەقەمەنیمان هەیە بڵێ پاشماوەی جەنگی پێڵ پاشماوەی جەنگیمان هەیە چکە لە جەنگە هەموو چەشێک بکارێنێ بۆمبی هێشووی تیارە بەریایەتەوە کاتێک کە تیارە بەریایەتەوە ئەو شوێنەی کە ڕقا ئەگەر بەر شوێنێکی ڕق بکەوێت ئەتەقێتەوە ئەگەر شوێنەکەی فشەڵ و شی و گڵیشی بێ ناتەقێتەوە دیارە ئەم بۆمبە هێشوویە کە کەوت بۆ ئەو شوێنەوە طبعا یەک دانەژ نییە سە بۆتان باسەکەم چەندانەی تر بوو ڕۆچووە چەندین ساڵ با بڵێن کەڵک نەیتوانێت بچێتە سەر زەویەکەی ڕاماڵین دروست بووە گڵ چۆتە سەری ئەمیش کە کێڵاوێتی نەگەشتۆتە ئەو حەدەی کە ئەم بۆمبەی تیا چەقیوە طبعا ئێمە بە پێی قانونی یاسای دەستگاکەمان یەکسەر ئەو مڵکەی کە و زەوی کەشتێکی وای تیا دەرکەوێت بە مڵکی ئێمە خاوەن زەوی کەشی خاوەنی شەرعی خۆی بێ بۆی نێ بچێتە ناوی تا ئێمە پاچی نەکەینەوە
هەرچەند ڕێگەیان زۆر نێوەمانەوە حاصل ئێمە بۆردەرمان بۆ دانا و پاکمان کردەوە 37 بۆمبی هێشووی ترمان تیا دەرهێنا هەر لەو چێڵگەیە لەبەرەوە ئەم حاڵەتانەشمان هەیە واریدەوە ئەم ساڵی نەفسی حاڵەت دووبارە بۆ هەر لە پێنجوێن لە چێڵگەیەکی تر کە ئەو هاوڵاتێت عینەن شت چەندین ساڵ بوو زراعەتی تیا کرد دوای ئەوەی کێڵابوویان پارچەیەکی غەریب عینەن ئەو بۆمبە هێشووە دەرکەوت بوو نزیکەی 9 کەسی برینار کرد. باشە کاک محسین لە ماوەی ساڵی 2025دا یاخود بڵین سەرەتای ئەم ساڵیش هیچ ناوچێکە بۆ ئێوە جێی سەرسوڵمان بێت و بۆ یەکەمین جار وەک ناوچەیەکی مین ئاشکراتان کردبێت؟ بەڵێ لە 2025 نزیکەینەوە 1000 متر مربعمان ئضافە کردووە وڵای لێک شوێن نیە لە 3-4 لۆکیشنە بۆ یەکەمین جارە کە دۆزراوەتەوە چەندین جار یعنی چەندین جار ئەمە ڕوئە زۆر جار مەسەرەن کۆمەڵە شوێن لە داتا لەلای ئێمە حەقلە سێرکە ئەچین هاوڵاتێکە چەند ساڵە 20 ساڵە 30 ساڵە من ئەیچەڵم هیچ خەلەلی نییە هیچ کێشەی نییە دەریکەن لە داتا تعهودی قانونی پێنووسین لەسەر بەرپرسیارەتی ئەو و ئێمەش خۆمان چێکەکەینەوە ئەوە دەریەکەنەوە ئەو شوێنانێکەوە دۆزیتانەوە لە شوێنی نیشتەجێبوونەوە نزیک بووە زۆر نزیک نییە نەخێر ئێستا مەسەرەن مەترسیمان لە ناوچە نیشتەجێبوونەکان زۆر دوور خستۆتەوە سوپاس بخواینیم چەند ساڵی کە کار کراوە ئەو 7 میلیۆن متر مربعی کە باسمان کردووە لەو ئەوە هەمووی پاکراوەتەوە بەڵام ئەوانەی تریش کەماون هەر یعنی مەترسیە زۆر جار لە شوێنی وایە دروستە بێ سەم ساڵ بێجگەلەوەی یعنی کەوکارانەکەی ئێمە هێڵی 182 گەرممان هەیە کە هەر هاوڵاتیەک هەر دیاردەیەکی دزیەوە بینێ هەر جسمێکی غەریب بێنێک سەر پەیوەندیمان پێوەکە 24 ساعتە ئەو هێڵە بێ مقابل ئێمە کەس خەڵکمان هەیە وەڵامایەتەوە و تیمیشمان هەیە لە ئامادە باشیایە تیمی ئۆدیمان با بڵێن تیمی تەقانەوەمان و تیمەکانی دەستیشمان لە شوێنەکان هاوکارن بۆیە هەر لە ساڵی 2025 84 پەیوەندیمان پێوەکراوە لەلایەن JCC هاوڵاتی اعتیادی ئاسایش قایمقامی قەزاکان شخصی قایمقام خۆی بۆ نمونە مدیر ناحەکان پەیوەندیمان پێوەکراوە 84 حاڵەتی ئاوامان هەبووە چارەسەرمان کردووە تەنانەت دوجاریان لەم بەفرەی کە مانگی 12 باریەوە لە منطقەی پێنجێن مینێک بەفروباران ڕای ماڵی بۆ سەر جادە عامەکە یعنی ئەگەر خەبەریان ناینای لەوانەیە کارەساتی دروست بکردە تیممان بەو بەفرەش ڕۆیشت و چارەسەری دەستان خۆش بە کارەکانتان زۆر سەختە کاک محسین کاتە با باسێک لەوە بکەین ئەو کارمەندانی ئەو کەسانی کە هەڵەسن بە کردنی ئەم کارە سەختە حەقی ئەویان پێدرێت کە ئەم کاراکەن و لەگەڵەوەی کە یعنی تا چەند بۆ ئەوان سەختە و هەر جۆرێکی مینیش پێویستی بە کەسێکی دیاریکراوە هەیە شارەزا بێ لە جۆرێکی مینە یاخود هەر کەسێک توانای هەیە بەشێکی زۆر لە مینەکان بناسن. سارە لە سەقسەکەی تۆ من ئەمە بەسیشمە هەر ئەوەش لە کاک محسین پرسین هیچ قوربانیەکە بۆ لە ناو تیمەکانی خۆتان لە ساڵی 2025 ئیزافەن بۆ قسەکەی سارە؟ بەشی دووەمی پرسیارەکەەوە جوابێمەوە سوپاس بۆخوا هیچ قوربانیەکمان نەبووە لەبەرەوەی PPE با بڵێن کەلوپەلی خۆپارێزی ئێمە پێڵین دەرع و ڤایزەر و کەلوپەلان هەیە هەر ئەو کەلوپەلەیە کە لە جیهانە بەکارێ ئەو بەکارێنن تیمەکانمان دوو کۆماندۆ کۆنتترۆلمان هەیە ئێمە بەشی QAمان هەیە سەردانی حەقلەکانەکەن چاودێری ئەم تیماناکەن چۆن ئیشەکە نەگەریچێک مەسەرەن ڤایزەرەکەی هەڵاتەوە لە حەقلە عقوبە ئایرێ لە سەریە نووسێ عقوبەیرە این تا ڕادەی دەرکردنی تایە گەرێکێک مخالەفەکەی گەورە بێ لە پێناوی پاراستنی ژیانی خۆیە لەبەرەوە بەپێی پێوە کارەکەن سوپاس بخوا کارمەندەکانمان قوربانیمان نەبووە. بەشی یەکەمی پرسیارەکەی جەنابەت بۆ ئەوەی کە هەر کەسێک ئەبێ مینێکی تایبەتەوە تەبان ئێمە لێڤڵمان هەیە بەڵێن ئاسمانەیە بەڵام تیمی تەقانەوەمان عادەتەن آخر کۆرس کە با بڵێن لەم ساڵیشە کۆرس کراوەتە لەلایەن ڕێکخراونێ و دەوڵەتەکانەوە بۆ تیمەکانمان EOD لیڤڵ 3+ یعنی ئێمە ئاستێکی زۆر باڵایە ئەو بڕوانامەیە شیان بەدەستێناوە بۆیە یعنی تا ئاستێ مەسەلەن بۆ نمونە سەکشن لیدەر تا ئاستێک ئەوەی کە خاوەنشادی لیڤڵ 1 لیڤڵ 2 ئاستی بۆ دیاری کراوە کە کێ بۆی هەیە دەستکاری مین بکە هەموو کەسێک بۆی نییە دەستکاری مین بکە یعنی ئەو کەسێک کە مینەکە دۆزێتەوە یاخود هەڵێگرێتەوە دیماینەرەکە بۆی نییە ئیشی پوچەڵکردنەوە بکە ئێمە تیمی تایبەتمان هەیە بەوە بەڵام لە هەموو حاڵەتەکانە مەسەلەن بۆ نمونە ئەو کارمەندانەی ئێمە بای ئەوەنە کارمەندی پرۆفیشنەڵ و بەتوانە و ئەستبەرزمان هەیە کە ئەتوانن معالەجەی ئەو هەرچی جۆرێکی من دۆزینەوە لە هەرێمی کوردستانە تەنها بۆمبی کیمیایی نەبێ هەموو حاڵەتەکانمان چارەسەر کرد. باشە کاک محسین من مەبەستمەوە پرسم ماف و امتیازاتی ببوورە ماف و امتیازاتی کارمەندانی بەڕێوەبەرێتی مین چۆنە هەروەها ئەگەر کارمەندێک لە ساڵانی ڕابردوو کە بوو بێتە قوربانی خانەنشینی بۆ کرێ یاخود ماف و امتیازاتی ئەو چۆنە بێت؟ بەداخەوە هەتا ئێستا هەر بەگرێ بەستکاریان کردووە هیچ ماف و امتیازێکیان نەبووە هەمیشەی نییە نەخێر هەمیشەی نین بەگرێ بەستن و ساڵانە گرێبەستەکان نوێ ئەکرێتەوە ساڵش خۆشبەختانە گرێبەستەکانیان نوێ کراوەتەوە هەتا جێبەجێکردنی یاسای ژمارە 9 ساڵی 2014 کە قانونی تەقاعودی
حکوومەتی عراقی موحدە و لە هەرێمیش جێبەجێکرا بە تەمەنی 6 ساڵی خەڵک خانەنشین بێ ئەمان مافی خانەنشینیشیان نەبوو بەڵام لەم یاسایە مافی خانەنشینی دیاری کردو بۆ فەرمانبەری گرێبەست بەڵام بەداخەوە کارمەندەکانی ئێمە کارمەندی تایبەتن تەخەسوسین پرۆفیشنەڵن ئیشێکی پڕمەترسیەکان یعنی ئەو یاسای ئەگەر جێبەجێکەین بەسەر ئەمانە وەک کارمەندێکی گرێبەستی ئۆفیسی ئاعتیادی خانەنشینیکەین یعنی ئەبێ تەوقیفاتی تەقاعودی هەموو ساڵەکانی خزمەتی بە کە چەندین ملیۆن دینارەکە و لەوانەیە بە هەموو تەمەنی کە خانەنشینی بۆ بڕێتەوە بای ئەو پاری تەوقیفاتی تەقاعودی موچەوە نەگرێتەوە کە بۆیە بڕێتەوە لەبەرەوەی ناچێتە 300,000 دینارێک ئەو موچەی کە بۆیە بڕێتەوە بۆیە ئەمە ڕژنووسێکی یاسای مافی امتیازی پیشەگەری میرمان پێشکەش بە پەرلەمان کردبوو لە خولەکانی پێشووە و ئێستاش ڕژنووسەکار ئامادەیە داواکارین لە حکوومەتی هێرێم لە داهاتووە لە خولی داهاتووی پەرلەمانە بینێرێتە پەرلەمان و لێ خوێندنەوەی بۆ بکرێت و بکرێتە یاسا بۆ ئەوی مافی ئەمان بپارێزێ لە بەرەوەی موافقەکانمان تیاداری کرۆ مافە سەرەتایەکانیش یعنی مافی خانەنشین بوونە مافی کەم بڕینەوەی موچەیە بۆ کەم ئەندام بوونیان ئەگەر کەم ئەندامن و مافی بڕینەوەی موچەیەکە بۆ واریسەکانیان ئەگەر بێت و شەید بن لە کاتی کار. باشە کاک محسین هۆشیاریتان چی بۆ ئەو هاوڵاتیانە یاخود ئەو شوێنانی کە لە مینەوە نزیکن یاخود چون بە شێوەیەک ئاگادار ئەکرێنەوە دەستان خۆش بێ دیارە ئێمە بەشێکمان هەیە پێشتر بەڕێوەبەرایەتی بۆ لە تەرشێخکردنی هەیکەلی بەڕێوەبەرایەتەکەمان گشتێکەمانە کراوە بە بەش ئێستا بەشی هۆشیاریمان هەیە چەندین تیمان هەیە ڕۆژانە ئەچنە ناوچە مەترسیدارەکان ئەو ناوچانەی کە هاوڵاتیانیان نزیکن لە کێڵگەمینەکانەوە و هوشیارکردنەوەکەن بۆ نمونە لە هەر لە پار ساڵە لە ساڵی 2025 307 سەردان و خول و وەرکشۆپیان کردوتەوە و پەیامەکانی وشیارکردنەوە لە مەترسیەکانی منیان گەیانوە بە هاوڵاتیان و لەم 307 سەردان و خولە 14986 هاوڵاتی لی سودمەند بوون و لەم 14986 هاوڵاتیە نزیکەی 12136 لیفلیت و پۆستەرات و حتا ئێمە جانتای شوانمان هەیە مەسەرەن شوانێکە نەخوێنەوار بێ بۆ نمونە ئەچێ بۆ شوانی لەسەر جانتایانەینێ بە هەدیە بۆی پێشەبەرە هەبووە کاتی خۆی لەسەر دەمیزووە نان و تەماتە و خواردنەکەی تێکردووە بۆی ئەو خواردن و کەلوپەل و پێداویستیانەی کە کاتە بیکاتە جانتاکەوە و لە پشتی جانتاکە ڕسمی مین و تەقەمەنیمان بۆ کردووە و چەند پەیامێکمان بۆ نووسیوە کە ئاگادار بە دەستکاری ئەمانەکەی بۆی دایمە هەر کاتێک جانتاکەی داکرد بە بیری بێشتێکی بینی دەستکاری کارەکانتان جێگی دەستخۆشین و ماندوو ڕێز و پێزانینە بەڕاستی و چەندین پرۆگرامی پێویستە بۆی کە بڕدەکاری و بتوانی باسی بکەی و دەستخۆشیەکانمان بگەێنین زۆر سپاس کە ئەمڕۆ لێرە ئامادە بووی محسین شێخ عەبدولکەریم بەڕێوەبەری گشتی مین لە سلێمانی دووبارە سپاس زۆر سپاس بۆ سپاس بۆ تۆ بەخێر بیت سەلامەت بن هەر